لەگەڵ بەردەوامی بارانبارین و بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوی دووکان لە ئێستادا ڕێڕەوی ئاوی زی بچووک پێچەوانە بۆتەوە بەرەو دەشتاییەکانی پشدەر و بیتوێن دەگەڕێتەوە. لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ئاوەکەش سەدان دۆنم لە گەنم و جۆی جوتیاران ژێر ئاو کەوتووە. دەشتەکانی بیتوێن و بە دیاریکراویش ئەو زەویانەی کە دەکەونە نزیک دەربەندی ڕانیە یان نزیکی زەی بچووک دەشتی بەپیت و تایبەتن. ئەوەی کە قسەم لەگەڵ جوتیاران کرد ساڵانە ئەگەر زەویەکی ئاسایی 1 و 10 واتە تەنەکەیەک گەنم 10 تەنەکە بکات لێرە لەم زەویانە 100 دەوڕێت واتە 10 ئەوەندەی دەشتەکانی دیکە بەپیتن. بەڵام هەموو ساڵێک جوتیاران سوودمەند نابن لە بەرووبوومی گەنم و جۆ و دانەوێڵیان. ئەو ساڵانەی کە ئاستی ئاوی بەنداوەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە وەکو ئەم ساڵ گەنم و جۆکانیان هەر بەشینی دەکەوێتە ژێر ئاو و دەبێتە خۆراکی ماسیەکان.